بەیانیان پەرداغێک ئاو بخۆرەوە و جەستەت لە باری ناچاڵاکیەوە بگوازەرەوە بۆ چاڵاکی. ئەگەر بەیانیان لەگەڵ هەستانت لە خەو پێش هەموو شتێک ئاو بخۆیتەوە، جەستەت وەک هەنگاوی یەکەم دەست دەکات بە گواستنەوە لە باری حەوانەوە بۆ باری چاڵاکی کردداری. ئەو یەکەم قومە ئاوەی کە دەیخۆیتەوە دەمارە وەرگرەکان هەان دەدات و پەرسەکرداری قوتدان چالاک دەکات. بەمەش ئاوەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئاراستەی گەدە دەکرێت. لەبەر ئەمە گەدە بە شێوەیەکی گشتی لە بەیانیاندا بەتاڵە. ئاوەکە بە خێرایی دەگاتە ڕیخۆڵە باریکە و هەر لەوێدا پرۆسەی هەڵمژین لە ماوەی چەند خولەکێکدا دەست پێ دەکات. لەوێشەوە ئاوەکە دەچێتە ناو سووری خوێن و تێکەڵ بە پلازما دەبێت. ئەمەش سووری خوێن چالاک دەکات و قەبارەی خوێن دەگەڕێنێتەوە باری ئاسایی. پاشان دابەش دەبێت بەسەر ئەندامە گرنگەکانی جەستەدا، لەوانە مێشک و گورچیلەکان. لە هەمان کاتدا دەچێتە ناوخانەکان بۆ هاوسەنگکردنی شلەکان و جێگیری پێکاتەی جەستە. لە هەمان کاتدا پرۆسێسی گورچیلە دەست پێ دەکات و لە ڕێگەی پاڵاوتن و دووبارە هەڵمژینەوە ئاستی شلەکان ڕێک دەخاتەوە. ئەم خۆ سادەیە گۆڕانکاریەکی بەرچاو لە شێدارکردنەوەی جەستە و سووری خوێندا ڕوودەدات. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.